مزگەنی سەبرم بفەرموو بەم سومەیە و یاسرانە تابێت باسنی پشتیوانی و دەربڕینی خۆشەویستی بۆ پێشەوای مرۆڤایەتی بەرفرانتر دەبێت. لە قەزەی سی سادقیش گربوونەوەی جەماوەری بۆ نوێکردنەوەی پشتیوانی و ئەمەکداری بۆ ئاینی زۆرینەی گەلی کورد و بۆ پێشەوای مرۆڤایەتی بەڕێوە چوو. لەو مەراسیمەدا مامۆسا و زانایانی ئاینی سەرڕای بەزڕاگرنی یادی مەولود و نیشاندانی خۆشەویستی و ئەمەکداری بۆ سەردانی مرۆڤایەتی درودی خوای لە سەر بێت. هەر بە ڕێزی و سنوور بەساندنێکیشان بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلام ئیدانە کرد. ئەبێ پیاغەمبەری خوا سەرخن بە دینمان لەگەڵ دینیا بێ، بیر و باوەڕمان لەگەڵ بیر و باوەڕیا بێ، بە پارە، بە قەڵەم، بە وەسیلەی ڕاگەیاندن. ئەگەر وترا کەسێک سوکایەتی بە پیاغەمبەری خوا کردووە، چ وڵات بێ، چ حیزب بێ، چ کەس بێ، ئەبێ قەتعی عەلاقەی لەگەڵا بکرێ. توانیمان هەندێک دەربڕینی خۆمان ناڕزایی لە بەرامبەرەوەی کەوا سوکایەتی بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەروەر و پێشەوامان کراوە، قەت لێ قبوڵی ناکەین و خۆمان فیدای پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم بە گیان و ماڵ و سەرۆت و سامانمان لە خزمەتی دینەکەی خوای پەروەردگارین، ئەوەی کەوا پێمان بکرێ و بتوانین درێخی ناکەین بە یارمەتی خوای پەروەردگار. دیفاع لە دینی خوای پەروەردگار واجبی سەرشارمانە و بە واجبی خۆمانی ئەزانین. هەوڵاتیانی سید سادق کە با خۆشحاڵیەوە بەشداری ئەم کردنەفاڵەیان کردو پاڵپشتی و خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری ئیسلام نوێ کردەوە. ئەوەشیان وت هەر سنوور بەساندنێکی پیرۆزیەکانی مسلمانان بەرپەرش دەدرێتەوە. پێویستەکە هەموو جۆرە ڕێز و وەفایە بۆ ئەو بنوێنین. ئەمە کەمترین ئەرکە لە بەرامبەر پێغەمبەرێکە. ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرین کە ئافرەتانی ئێمە لە زمانی سەحابە بە شمشیر دیفاعیان لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلەم کردووە. لە غەزاکانە خاوەنی تیمارکاری هەموو مجاهید و برا بەڕێزەکانیان بوون. هاتوین سەر کۆنەی ئەو هەچ کەسێک بکەین کە بێوێ سوکایەتی بە پێغەمبەری خوا بکە، سەرکۆنە و ڕسوای ئەو کەسانە ئەکەین کە بیانەوێ پشتگیری لە ماکرۆن و لە شوێنکەوتوانی ماکرۆن بکەن. هاتوین ئەو کەسانە ڕسوا بکەین کە بە نوێنەرانی هەرێمی کوردستانەوە بچن پشتگیری لە ماکرۆنێکی بێدینی مولحید بکەن. هەوڵاتیان یاریمی کوردستان بە ڕێگە و شێوەزی مەدەنیانەی جۆراوجۆر گزارشت لە خۆشەویستی بۆ پێشەوای مرۆڤایەتی و پابندبوون بە پەیامە پیرۆزەکەی دەکەنەوە. گردبوونەوەی دانیشتوانی قەزەی سی سادقیش بەشێکە لە چالاکی خۆڕسکانەی هاوڵاتیانی کوردستان بۆ داکۆکی لە پێشەوای مرۆڤایەتی و ئاینی پیرۆزی ئیسلام. سوێی محەممەد، کەناڵی پەیام، سید سادق.